خوێندنەوەی قورئان گومانی تێدا نییە کە عیبادەتە و تاعەتە، بەڵام دوجار خوێندنەوەی قورئان ئامرازە، لێتێگەیشتنی قورئان هۆکارە. بۆچی؟ بۆ کارپێکردنی. بۆیە ئەوە بۆ ئێوە باشە ئەو ئامۆژگاریە کە دەبێ وریابین کاری ئێمە تەنیا لەوەدا خولاسە نابێتەوە بزانین قورئان بخوێنین، تێی بگەین، فێری خەڵکی بکەین. نا، ئەوە هەمووی هەنگاو هەنگاوە. لە ڕاستیدا خوێندنەوەی قورئان لێ تێگەیشتنی و فێرکردنی و فێربوونی بۆ ئەوەیە کە کاری پێ بکەین، لە خۆماندا ڕەنگی پێ بدەینەوە، لە ئیمان و عەقیدەماندا، لە عیبادەت و پەرستشکانماندا، لە ئەدەب و ڕەوشتماندا، لە هەڵس و کەوتی کۆمەڵایەتیماندا، خێزانیماندا، سیاسیماندا دەبێت قورئان ڕەنگ پێ بدەینەوە. وەکو خوای پەروەردگار دەفەرمێ کتاب أنزلناه إليك مبارك ليدبروا آياته وليتذكر أولو الألباب. ئەمە کتێبێکی بە پێسە دامان بەزاندۆ تاکو لە ئاەتەکانی و ڕامێنن وليتذكر أولو الألباب، و بۆ ئەوەی خاوەن عەقڵان پەندی لێ وەربگرن، کاری پێ بکەن. تەذەکر ئەوەیە کە تۆ ڕاستیەکانی قورئان بێنی و بیر خۆت لە خۆتدا بەرجەستەیان بکەیت.